بێگومان بارودۆخێک ئەوڕۆ لە کوردستان هاتوۆتە ئاراوە لەسەر ئاستی کوردستانی گەورە گۆڕانکاریە گرنگەکانی ناوچەکە و فەرامۆشکردنی ڕۆڵی کورد و بەکارهێنانی کورد وەکو کارتی فشار و جەنگاوەری ئازا و قوربانی دەر لە قێشە و قەیرانە گەورەکانی ناوچەکەدا و دواتر نەخوێندنەوەی و پەراوێز خستنی و ئەژمار نەکردنی و لە بەرچاو نەگرتنی قوربانیەکانی ئەمە نەنگیەکی گەورە و کارەساتێکی گەورەیە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاست ئەمەدا لەوانەیە حیزبە سیاسیەکان تا ئێستا وەکو پێویست نەیانتوانی بێ ئەو ڕۆڵە کاریگەرە ببینن و ئەوان نوێنەرایەتی توێژ و چینێکی بەرتەسکتر بکەن لە کۆمەڵگەی کوردەواری لە ئاست کوردستانی گەورە ئەوەی پێویستە بۆ ئێستا لەسەر ئاستی کوردستانی گەورە کە خەڵکی و بەتوانە کەسایەتی بەتوانە ڕۆشنبیری بەتوانە یاساناسی بەتوانە نووسەری بەتوانە ڕۆژنامەنووسی بەتوانە کەسایەتی ئاینی سیاسی بەتوانە هەیە لە کوردستاندا کە کاریگەریان لەسەر ڕووداوەکانی کوردستانیەوە بیر و بۆچوون و دیدەکانیان بە هەندوەرناگرێت دەکرێت لە ئێستادا بەرەیەک لەوانە پێک بهێندێ پەشاندێکی نەتەوەیی نیشتیمانی گەورە نەکات لە کورد لە هەموو پێکاتەکانی کوردستان پێک بهێندێ بۆەوەی باس لە بەرژەوەندیەکان و ئایندەی کورد و پێکاتەکانی کوردستان بکرێت لە هەموو ئەو گۆڕانکاریانی کە لەم ناوچەدا دێنە ئاراوە لەو کێشە و ململانیانی کە لەم ناوچەدا لە ئارادان ئەو ناهاوسەنگیەکەوە لە سایکزبیکۆ لەم ناوچەوەدا هاتۆتە ئاراوەی تر دەکرێت کاتی ئەوە هاتبێت کە ئەم ناهاوسەنگیانە ڕاز بکرێتەوە ماف بدرێ بە خاوەن مافەکان ئەمەش بەوە دەکرێتەوە هەموو خەڵکی بەرینی کوردستان بەوانی کە ئاماژەمان پێکرد بێنە پێشەوە وەڕە و سەرنجەکانیان بە جدی و بە هەند وەربگیرێەوە ئەمە دەخوازێت لە حیزبەکان کە ئەمانە بخەنە پێشەوە دەستە بژێرێک لەوانە بێنە ئاراوە بەڵێ بێگومانەوە حەقیقەتێکە بەڵام بەداخەوە یعنی ئەوەی لە ڕابردوودا بیستمانە خۆ زۆر پێشنیار و تەرحی وە خراوەتە سەر ڕۆژنامەکان لە میدیاکان باسی لێکراوە ئەمانە بەداخەوە نەیتوانیوە لە قسەکردن و لە وتەوە لە قسەی سەر ڕۆژنامەکان تەجاوز بکاو بێ بە حەقیقەت و بێ بە پراکتیک و بێ بەکردار ئەوەی کورد پێویستی پێێتی لایەنە سیاسەکان پێویستیان پێێتی ئەوەیەکەوە بەکردار کار بکەین ئێمە کاتی ئومنیات و هیواخواستن و خۆزگە و ئەگەر و چی ئەمانە لەوەی بەسەر چوو بێ ئێستا کاتی کارکردنە کاتی ئەوەیەکەوە بە فعلی و بەکردەوەی لە مەیدانی پراکتیکدا لە وەزع و دۆخی کوردستان بخوێنرێتەوە هەر کەسێک هەر حیزبێک هەر لایەنێک سنووری خۆی بزانێ کاریگەری خۆی بزانێ خوێندنەوەی پارچەکان بە جیاجیا لەوانەیە ئەوڕۆ لە باشوور بەرژەوەندیەک هەبێ لەگەڵ بەرژەوەندی باکوور یەک نەگرێتەوە ئەوەی لە ڕۆژهاوا هەیە لەوانەیە لەگەڵ پارچەکانی تر یەک نەگرێت دەبێت خوێندنەوەی جیای بۆ بکرێ پێشنیاری جیای بۆ بکرێ چارەسەری گونجا و لەبار بۆ هەموو کێشە و قەیرانەکان بخرێتە ڕوو ئەمە زۆر گرنگەکەوە لە بەرچاو بگیرێەوە کەس دەستۆنەداتە کاروباری ئەوی ترەوەوە هەموو پاڵپشتی یەکتری بین دەستبار بۆ یەکتری بگرین بتوانین لەم قەیرانە سەختانەی بە تایبەتی ئەوەی کە لە ڕۆژئاوا لە ئارادایە بتوانین بەرەو کەناری ئارامی ببین بەڵێ من وەک پێشتر ئاماژەم پێ کرد پێشتریش ئەم هەوڵانە هەبووە لە بواری قسەکردن نەتوانراوە بکرێتە پراکتیکی تر نازانینەوە ئەوانە باسییان نەکرد کێشەکان چی بوو بۆ هەموو ئەم هەوڵانە نەگەیشتن بە ئاکام کێیە بەرگری لەمە دەکا کێ ڕێگری دەکات کێ مەسەن خۆی بک بە کوێخا و بیر و بۆچوونەکانی خۆی بەسەر لایەنەکانی ترا بسەپێنێ بێگومان کاتی ئەوە بەسەر چووەوە زەمن شاوەڕی ئەوە ناکا جارێکی تر ئێمە بگەڕێنەوە بۆ خۆسەپاندن و یەک ڕێی و حیزبی قائید و من بەهێزم و چی و پێویستی بە کۆدەنگی هەیە پێویستی بە کۆدەنگیش بە لێ تێگەیشتن بە حیوار بە دەیالۆگ دەکرێت بە بیرکردنەوەی زانستی دەکرێت بە گوێگرتن لە یەکتری دەکرێت خەڵکی بەتوانامان زۆرە لەم کوردستانەدا کە لە پەراوێزان و ڕێیان نابیستی و کەس گوێیان لێ ناگرێ و قسەکانیان بە هەندوەر ناگرێ ئێمە لە پێشتر و خەڵکی زۆر بەتوانە لەم هەرێمەدا ئەم ڕووداوانەی کە ئێستا هەن پێشتر ئاماژەی پێدراوە تەنەبووی پێکراوە کە ئەمە وا دەبێوانە بێ بەڵام هیچی بەجددی وەرنەگیراوە و گوێ نەگراوە تا دەگەنە ئەوانەی کە مەئەزەقێک دروست بێت تنگانەیە دروست بێت لە کاتێکدا بیرکردنەوە بۆ شتیوە باوەڕ ناکەم کەڵکێکی بێ ئەمەگەر ئێمە پێشتر خەمی نەخۆین پێشتر پلانمان بۆی نەبێت پێشتر استراتیژیەتێکمان بۆی دان نابێت.